سلااو هاوڕێیان طبعاان گەورەترین کێشە گەورەترین هاوکێشەکە تا ئێستا زۆربەی ئەو براندانی کە سیاری کاربایی دروست دەکەن کە پێیان بە تەواوەتی چارەسەر نەکراوە ئەویش ئەوەیە کە بە یەک شەحن چەند کیلۆمتر سیارەکە ئەڕوا و هەر شەحنێکی چەند کاتی پێویستە بۆ لە 0 تا 100 شەحن بێ طبعاان گەورەترین ڕێگر بۆی سیارەتی کارەبایی زۆر بڵاو بێتەوە ئەویش ئەوەیە کە سرعتی شەحن و مەودا یعنی ئێستا بۆ نمونە من حەزم لێ زۆر سیارەی کارەبایی بکڕم بە سیارەی کارەبایی بە فول شەحن ئەو پەڕی 400 کیلۆمتر 450 کیلۆمتر بڕۆی کە ئەوە بەشی ڕێی خارجیەک ناکا بە ئیسراحەت بچی بێەوە و زائیدەن ئەو بنیە تەحتیە نییە ئەو ژێرخانە نییە لە کوردستان و لە عێراق بۆ ئەوی سیاراتی کارەبایی لە هەموو شوێنێک بتوانانی شەحنیکە ئەو قەراریشدا هەبوو شەحنیکە ئەو شەحنە سەریعە یان سەریع نییە ئیتر ئەوەیە کێشەکە کە ئێستا لەو ڤیدیۆ بۆتان باز دەکەم ئەویش چۆن ڕەبتی دەکەم بۆتان بە هەردوو توخمی گالیۆم و جێرمانیۆم کە حکوومەتی سین بڵاوی کردووە لە بیدایەتی مانگی هەشتەوە کە تۆزێک ڕێگری دەکات لە لەو دوو توخمە کە بە ئاسانی لە سین دەربچێتن لەبەرەوەی گالیۆم ١٩٤ احتیاتی هەموو هەسارەی گۆی زەوی لە سینە و هەروەها ١٨٣ احتیاتی جێرمانیۆم هەردووچیان ئەویش لە سینە طبعاان سین ئەوە بۆ چ بەکاردێنی ئەو کاتە زەختە ئەویش بۆ بەکاردێنی وەک زەختێک لەسەر ئەمریکا و هاوپەیمانەکانی لەبەروی ئەمریکا و لەبەروی سین زۆر لە پاشە لە دروستکردنی ئەو چیپانەی سیمی کۆندەکتەرانەی کە بەکاردێ لە زۆر بواری تەکنۆلۆجی و عسکەری و سەربازی و زۆر شتیتر ئێستا بۆتان باز دەکەم ئەویش ئەوەیە کە سین دووسێ جێنەرێشن دووسێنەوە لە پاش ئێستا بۆ نمونە ئەگەر ئەمریکا گەیشتبیتە 4 نانۆمیتەر ئەوان لە 6 و 7 کە ئەوە هەم کۆنە هەم سرعەتی باش نییە هەم ئیفیشنسیشی باش نییە بۆ شەحن و بۆ شتانە ئیتر سین دەوێت لەو مەجالە پێش بکەوێتن بەس ئەمریکا هەموو ڕێیەکی لێ بڕیوە هەرچی بەلوعە هەیە لێی داخستووە بۆ ئەوی بتوانێت پێش بکەوێت طبعاان یەکەمین کۆمپانیە لە عالم لە دروستکردنی ئەو تەکنۆلۆژیایە کۆمپانیەتی SMC تایوانیە دوای ئەوە سامسونگ و مجموعة شركيكي تردين أمريكي وياباني وهروا الصينيش طبعا أو همو تكنولوجيا كاللي TSMC دروز ذكري بوتي شركات عالمي هموي ممنوعة للصين يعني الصين خوي أو اركيتكتشري أو بيكاتي للديزاين ولدروس كردن يعني دبي كم زار شركة كديزايني بكاتن بداتا شركة كبو دروس بكا وقت نمونك بوتان باز دكم استبون من كومبانيا أبل بون أبل ضلي أبل A15 بايونيك شيب لسرة أو خوي شيب كي ديزاين كديا هموي بحاضري أو ديزاينر دنيري بو TSMC دروسي دكا طبعا TSMC بيوستي بس مجموعة ئامێرێکە و ئامێرە لەلایەن شەریکەی هۆڵندی دروست دەکرێت یەکەمە لیدەری عالەمە لەو مەجالە شەریکەکە ناوی ASML طبعا ئەو شەریکەیە کاتی خۆی زمانی دۆناڵد ترامپ عەقدێکی کرد لەگە حکوومەتی سین بۆ ئەوەی چەند جیازێکی سەر و بنەوشەیان بفرۆشی بۆی بتوانن ئەو چیپانە دروست بکەن یەکسەر دۆناڵد ترامپ داخل بوو ئەو سەفخەیە وەشاندەوە لەبەر ئەوەی هۆڵندا و ئیتحادی ئەوروپی هاوپەیمانی دائمی و بەردەوامی ئەمریکانە لەبەرەوەی مەساڵحیان وەکو یەکە بۆ شەرتی کە ١١٢ داهاتی کۆمپانیایەکە زیادی ئەکرد ئەگەر ئەو عەقدەی لەگەڵ سین بەڕێوە بربا بەس ئەمریکا بە ئیجباری پێی ئەوە کرد یعنی پێی لابەر لە هەمان کاتیشا کێشەکە لە ئەوەیە بۆ نمونە ئێستا و کۆمپانیای ASML بە تەواوەتی عەقدەکەی هەڵوەشاندەوە ئیتر سین هیچ حەلێکی تری نەما وا دابنێ سین ئەگەر قەراریشیدا بتوانێت سەر بکەوێت لە دروستکردنی جیهازێک بۆی بتوانانی ئەو چیپانە دروستکە ئەو بەرنامانەی کە سۆفێرانی کە بەکاردێ لە دیزاینکردنی ئەو چیپانە هەر هەمویان ئەمریکانە هەمووی بەڕای اختراعی ئەمریکا ینی حتا ASML ئەو شەریکە هۆڵندیە ئەو جیازێکە دروست دەکات ئەو تەکنۆلۆژیانی کە پێویستی پێیتی بۆی دروستی ئەو جیازە دروستکە ئەو تەکنۆلۆژیانی هەموو ئەمریکا تەکنۆلۆژیانەی لێ ڕاگری ASML ناتوانێت بۆ یەک وڵات ئەو جیازە دروستکە طبعا حکوومەتی ئەمریکا دۆناڵد ترامپ پێش ئەوی لا بچێت لەسەر حکوم بە چەند مانگێک زەختی لەسەر TSMC کرد کە معمەلێک لە ئەمریکا دروست بکاتن لەوێن دەر چیپەکانی ئەوی کە پێویستە بۆ ئەمریکا دەیەوێت بۆ مەسەلەن هێزی سەربازی خۆی و بۆ ساڕوخەکان و تیارەکانی لەناو ئەمریکا دروست بکرێت چونکە بڵێونەڵی ئەو ململانەی کە لە بینی تایوان و سین هەیە ئەتا ئێستا سین خۆی بە صاحبی تایوان دادنێت چونکە تایوان دوورگەیەکە جەزیرەکە دەڵێ هەر دەقەکە داگیر بکرێ هەموو ئەسرار و هەموو
سلاحی ئەمریکی لە ناو جیرفانی سین دەبێت. ئیتر سین وەک زەختێک ئەویش ئەوەی بەکارینایە کە گالیۆم نایتراید و جێرمانیۆم گالیۆم و جێرمانیۆم کە دەرچوونی لە سین لە دوای مانجی هەشتەوە کەم کاتەوە. طبعاً گالیۆم نایتراید بۆ ئەوانەی کە معلوماتیانێ لەگەڵ جێرمانیۆم بۆ چ بەکارێت. طبعاً بۆ ئەوی بەکارێت بۆ فایبەر ئۆپتیک، بۆ شەحن، بۆ پاتری و لە هەمان کاتیشا بۆ ئەو شتانە بەکارێت بۆ نمونە ئەو سۆلار ئەوەکان هەیە ئەوەی تاقی شەمسی سێڵەکان خانەکان هەروەها لە تاقی نەووی بەکاردێ، لە سیلاحی سەربازی بەکاردێ، لە سەواڕیخ بەکاردێ ئەو مادانە. طبعاً ئەو مادانە وڵاتی تر هەیە بەس کولفەی دروستکردنی زۆر زیاترە لە سین لەبەرەوەی سین احتیاتێکی زۆری هەیە و چەند ساڵە خبرەتی زۆری هەیە لە دەرهێنانی ئەو مادانە. بۆیە لە سین خەڵک بیکڕێ هەرزانتر ڕادۆستی لە سەریان ئەو کولفەیە. ئیتر کە ئەوەی ڕاگرتێت ئەکید بە زۆربەی شت گران دەبی. بەسیترین شاحنی مۆبایل ئەوانەیە کە بە تەکنۆلۆژیای گالیۆم نایتراید کە بە GAN بەناوبانگە کە دروستکرا ئەوانە هەمووی گران دەبی. لەبەرەوەی گالیۆم نایتراید توخمێکی زۆر یعنی عجایبە بۆ شەحن و بۆ پاتری. دەتوانانی شاحنەیەکی زۆر گەورە دروستکەی، ڤۆڵتێکی بەرزیەبی، واتێکی بەرزیەبی، ئەمپێرێکی بەرزیەبی بە حەجمێکی زۆر کۆمپاکت و بچووک لە هەمان کاتیشدا زۆر ئیفیشنتە، ینی گەرمی لێ دەرنایە، ینی تاقی وزەی لە دەستوی کەمە. ئیتر بۆیە هەموو شەریکاتی کاربایش ئەوانەی کە سیارەی کاربایی دروست دەکەن هەموو هەوڵێکیان بۆیە کە داهاتوو بۆ گالیۆم نایترایدە بۆ شەحن و پاتری و ئۆشتانە ئەو تەکنۆلۆژیای بەکاربێنن بۆ ئەوی ئەو هاوکێشەیە حل بکەن ئەوی لە بیدایەتی ڤیدیۆیەکە باسم کرد کە بە یەک شەحن چەند دەڕۆی و هەمان کاتژە خێرای شەحنێک چەندە. ئیتر خۆ سین زۆر توخمی دەگمەنتری هەیە بۆ ئەوی منعی بکاتن هەر دنیا بەرەو تێکچوو بچی. بەس ئەو شتانە تۆزێک سلاحێکی دووسەرە لەبەرەوەی ئەگەر سین لە ئەمریکا تێکدا لە خۆشی تێکدا. ئیتر بۆیە ئەو زەختە سوکە زەختێکی بەسیتە بەکاری دێنی بۆی تۆزێک لەو لای شتێکی تری بەدەستکەوێتن و تۆزێک ئەمریکا بێتە پێش و لە حەڕەکەیەک لە دوو حەڕەکە. لەبەرەوەی سین ئێستا لە هەموو کاتێک زیاتر پێویستی بۆ چیپانەیە لەبەرچی لەبەرەوەی تارگێتێکی هەیە دەوێت پێش لەو چەند ساڵی داهاتوو لە مۆزوعی سیستم کلاودینگ، لە مۆزوعی ئارتیفیشیال ئینتەلیجەنس، لە مۆزوعی سیمی کۆندەکتەر دەوێت تووشی بگاتە ئیکتیفای ذاتی، ینی ئەو شتێک کە دروست دەکرێت بەشی خۆی بکە نەک لە دەرەوە بیهێنێت. چونکە سین بۆ خۆتان دەزان سین بۆ بەناوبانگە کە حەزی لێ هەرچی شتێکەیە بۆ دنیا دروستکە ئەوی دروستیشی دەکا بۆ خۆی بەشی خۆی بکا و لە کەس وەرنەگرێ. بەسیترین میسالیانی ئێستا ڕەتی دەکەم بۆتان بە سینەما. ئێستا بۆ فیلمێکی مارڤڵ کە دەردەچێتن لە سین لە چەند شارێکی زۆر کەم و لە چەند سینەمایەکی کەم بۆ کاتێکی کەم پەخش دەکرێت بۆی ئەو پارەی کە لە سینە نەستە دەرەوە بۆ ئەمریکا ئۆشتانە. ینی سین فۆبیای هەیە کە ئەو پارەی کە دەستی دەکەوێت بچێتە دەرەوە. ئەوەش گەورەترین هۆکار بوو کە بووە شەڕ لە بینی دۆناڵد ترامپ و لە بینی سین. لەبەرەوەی ئەو پێی دەڵێن تەرازووی ئابووری، ینی تۆ چەند لە من دەکڕی منیش چەند بە تو دەفرۆشم، هەروە بەعکسەوەش. ینی ئەو تەرازووە زۆر ئاوا بووە. ئیتر دۆناڵد ترامپ ئەوی پێ قبوڵ نەدەکرا، دەیوت دەبیان وەکو یەکی لێبێ، یانیش ئەمن ئەو هاوپەیمانانم یان ئەوانم هەیە کە ئەو شتانەی بە هەموو نوعێکی زەختێکی اقتصادی دەکەم بۆیە تو نەتوانی هەناسە بدەیت. ئاسانترین نمونەش وەکو ئەوەی چی لە هواوی کرد، هواوی کە بۆ شەتەی زۆر نزیک بێتە یەکەمی جیان، ئێستا هواوی هەرکەس هەرگوێشی لێ نییە غێری لە ناو سین و لە چەند وڵاتێکی تری کە فرۆشتنی هەیە. ئیتر هەموو زەختەکەی سین بۆ ئەوەیە کە زەخت لە ئەمریکا بکاتن ئەویش دووسێشتی دەستکەوێتن. ئەو ڤیدیۆی هەروتم بە سەرێعی بۆتان باز بکەم کە سین ئێستا بەتەمای چییە و ئەو شەڕە لە بینی ئەمریکا و سین و ئەوروپا لەسەر چییە و چۆن ئەو شتانە ڕەبەت بکەین بە یەکتری و چۆن لی تێ بکەین. ببڕون ڤیدیۆیەکە درێژ بوو بە سەر حەزم کرد بۆتان باز بکەم. سڵاو.